مەدرسە و دانشگاکان لە چ هەلومەرجێکدا دەکرێنەوە. باسیەکی تری بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمانە. ئەم ساڵ مەدرسەکان لە هەلومەرجێکدا دەکرێنەوە کە ژمارێکی زۆر لە مناڵان ناتوانن بچنە مەدرسە. ئەم ساڵ مەدرسەکان لە هەلومەرجێکدا دەکرێنەوە کە زۆرێک لە لاوان نەیانتوانیوە لە حەوتخانی ڕۆستەم واتە ئازمونە سەراسەریەکان تێپەڕن و بڕۆن بۆ دانشگا یان بەهۆی درۆ هەڵبەستنی حراست و کۆمیتەی ئینزیباتی دانشگاکان لە مافی درێژەدان بە خوێندن بێبەش کراون و یان بە تاوانی ئازادی خوازی و چالاکی سیاسی و بەشداری لە خۆپێشاندانە جەماوەریەکان هەروە لە زینداندا بەسەر دەبن. ئەمە تەنیا منداڵان و قوتابیان و خوێندکاران نین کە بەکرانەوەی مەدرسەکان و دانشگاکان لە پشت دەرکی داخراوی دانشگا و قوتابخانەدا دەمێنەوە. زۆریەک لە معلمانی دڵسۆز و ئوستادانی تێکۆشەر و خەباتکاریش مافی چوون بۆ سەر کلاسیان لێ زەوت کراوە. ئەوانیش یان بە تاوانی خۆشناوی و خەباتکار بوون لەسەر کار دەرکراون و ڕاپێکی زیندان کراون و یان بە زۆرم لێ خانەنشین کراون. هەر ئێستاکە ژمارێکی زۆر لە معلمانی خۆشنێ و خەباتکار و هەڵسوڕاوانی سنفی کۆمەلگای فەرهەنگیان لە زینداندان و لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زۆرێک لە معلمانی مەدرسەکان و دەیان ئوستادی کارزان و خۆشنێ و بێکارون یان خانەنشین کراون. ئەم ساڵ مەدرسەکان لە حاڵێکدا دەکرێنەوە کە زۆربەی ئەو منداڵانەی کە بۆ یەکەم جار دەچنە مەدرسە تووشی بەدخۆراکی و گەلێک ناڕەحەتی جەستەیی و ڕەوانین. ئەم ساڵیش مەدرسە لە حاڵێکدا دەکرێتەوە کە زۆریەک لە منداڵان دەبێت بچنەوە هەمان مەدرسەی وێرانبووی ساڵانی ڕابردوویان. مەدرسە گەلێک کە لانیکەمی ستانداردی ئیمەنیشیان تەنانەت تیادا ڕەچاو نەکراوە. ڕۆژنامەی هەمیهەن چاپی تاران نووسیوێتی کە ساڵی نوێی خوێندن لە کاتێکدا دەست پێ دەکات کە 102,000 کلاسی دەرسیان کەمە. ئەم ساڵ مەدرسەکان لە کات و ساتێکدا داکرێنەوە کە زۆربەیان لە هەیە ستانداردێکی گونجاوی ئامۆزشی و بێهداشتی بەهرەمەند نین لە حاڵێکدا کە پێشمەرجی فێرکردن و بارهێنان و گەشەپێدانی سەعداد و تواناییەکانی قوتابیان پەیوەندی بە شوێنی ئەمن سالم و بێهداشتی کراوە و زیندووە. بەڵام بە پێچەوانەی فەزای ئامۆزش زۆربەی مەدرسەکانی ئێران نائەمنن، غەیرە بێهداشتین و دڵتەنگن و سەرمایەگوزاری پێویست بۆ دابینکردنی سڵامەتی قوتابیان هەرگیز لە ئەولەویەتدا دانەنجاوە. ئەم ساڵیش لەگەڵ کرانەوەی مەدرسەکان هەلومەرجی دژواری ژیانی معلمان و فەرهەنگیان هەروە بەردەوامە و بگرە نالەبارتریش دەبێت. معلم وەکو بناغەدا ڕێژەری چارەنووسازی فێرکردن و بارهێنان لە حکوومەتی کۆماری ئیسلامیدا لە ئیمکاناتی هاوڵاتیەکی ئاسایش بەهرەمەند نین. کارەساتی ژیانی ئەم بەشە لە کۆمەلگا تەنیا لەوەدا نابینرێتەوە کە لە ژیانی شیاوی خۆیان بەهرەمەند نین، بەڵکو ئەوان ناچار دەکرێن دەرسێک بڵێنەوە کە بە خوڕافە و کۆنەپەرستی ژاراوی کراوە و معلمی شەریف بەردەوام ئەو ئازارەش کە بە ناچار ئەوەی کردوتە پەرەپێدەری ئەم کۆنەپەرستیە لەوەش ڕەنج دەبات. بەکرانەوەی مەدرسە و دانشگاکان نزیکەی 20 ملیۆن خوێندکار و دانیشتجوو و زیاتر لە 1 ملیۆن معلم و ئوستادی دانشگا جارێکی دیکە دەکەونەوە پاڵدەستی یەکتر. کرانەوەی ناوەندە ئامۆزشیەکان دەتوانێت و پێویستە دەستپێکی خەباتێکی چڕوپڕی نوێ بێت. توندبوونەوەی ئەم خەباتە لە گرەوی هەوڵدانێکی هەمەلایەنەتر بۆ ڕێخستنیەتی. بە هەبوونی ڕژیمێکی کۆنەپەرست و سەرکوتگەری وەکو کۆماری ئیسلامی هیچ خواستێک بەبێ خەباتێکی ڕێکخرا و دابین نابێت. تەنیا لەو حاڵەتەدایە کە دەکرێت پرۆژەکانی کۆنەپەرستانە و دژە فەرهەنگی کە بە چاوی سووک دەڕوانە ئینسانەکان پوچەڵ بکرێنەوە و هاتوو هاواری ڕێبەرانی کۆنەپەرستی ڕژیم لەم بابەتەوە خەفە بکرێت. ناوەندەکانی ئامۆزش و پەروەرش بە تایبەت دانشگاکان سەنگەرگەلێکی محکەم لە بەرامبەر هێرشی کۆنەپەرستاندا بوون. دانشگاکان بەردەوام یەکێک لە کۆڵەکانی بزوتنەوەی گشتی لە دژی ئەم ڕژیمە بوون. خوێندکارانی سۆسیالیست و چەپ دەتوانن هاوڕێ و پشتیوانی بزوتنەوەی کرێکاری بن. ئێستا بزوتنەوەی خوێندکاری لەوەها قورساییەک بەهرەمەندە کە کۆماری ئیسلامی ناچار کردووە تا لە هەمان کاتدا بچێتە بواری ڕیاکاری و فریوکاریشەوە بۆ ئەوەی ئەم ناوەندە پڕجۆش و خرۆشانە ئارام بکاتەوە. بەدەستپێکی ساڵی نوێی خوێندن جەماوەری ملیێنەی قوتابیان و خوێندکاران و معلمانی مەدرسە و دانشگاکان دەبێ خواستی جیایی مەسەب لە سیستمی فێرکردن و بارهێنان بکەنە
دروشمی سەرەکی خۆیان بۆ خواستی گۆڕینی وەکو کۆتایی هێنان بە جیاکردنەوەی ژنان و پیاوان لە ناوەندەکانی فێرکردن و بارهێنان، کۆتایی هێنان بە گەڵاڵەی ناردنی ئاخۆند و پاسدار و بەسیجی بۆ ئەو ناوەندانە، کۆتایی هێنان بە دەرکردنی معەلیمی مەدرسەکان و خانە نشینکردنی زۆرم لەی ئوستادانی دانوژگاکان، جێبەجێکردنی ویستی بە ڕەسمیکردنی معەلمانی حەق التەدریس. بۆ هەمووی ئەوانە خەباتێکی ڕێکخرا و سەراسەری بنێنە دەستوری کاری خۆیانە. بەدەستپێکردنی ساڵی نوێی خوێندن پێویستە پەروەندەی هەموو ئەو جەنایەتانەی کە لە دژی دانیشتوویان بەڕێوەچووە سەر لە نوێ بکرێنەوە، پێویستە جارێکی دیکە بچینەوە سەر پەروەندەی جەنایەتی هێرش بۆ سەر دانیشگاکان. ئەمانە هەمووی گرێدراوە بە خەباتی یەکگرتوانە و ڕێکخراو لە ساڵی نوێی خوێندن.